چەندین ساڵە لە هەرێمی کوردستان خۆپیشاندان لە دژی نەبوونی موچە و خزمەتگوزاریە سەرەتاییەکان ئەنجام دەدرێت، بەڵام تا ئێستا هیچ ئەنجامێکی نەبووە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا ژمارەیەک خۆپیشاندانی پچڕ لە شار و شارۆچکەکاندا ئەنجامدران. خۆپیشاندانەکان زیاتر بۆ بەلارڕدابردنی ئامانج و داواکاری سەرەکی هاوڵاتیانە. لە هەرێمی کوردستان دوو جۆر خۆپیشاندان هەیە. خۆپیشاندانێک بۆ ئەوەیە کە هاوڵاتیان داوای مافی خۆیان بکەن و خۆپیشاندانەکان ئامانجی خۆی دەپێچێت. خۆپیشاندانێکیش هەیە لە بەرژەوەندی دەسەڵاتە. ئەوەی ئێستا هەیە ئەو خۆپیشاندانانەی دەکرێت لە لایەنداری پێوەیە و لە بەرژەوەندی دەسەڵاتە، چونکە ئەوانەی کە بەنیازی خۆپیشاندان و ڕێکخەری خۆپیشاندانەکەن لە ئەسڵدا دەیانەوێت خزمەتی زیاتر بە دەسەڵات بکەن، چونکە خۆپیشاندان بەو شێوەیە نییە کە دەیکرێ. بە نمونە تۆ هێرش دەکەیە سەر بینایەکی حکوومەت، بینایەکی حکوومەت دەسووتێنی کە کۆمەڵێک فایلاتی تێدایە، کۆمەڵێک شتی تێدایە. تۆ ئەگەر بتەوێت داوای مافی خۆت بکەی، مافی تۆ لە ناو بینایەکی حکوومەت نییە، بە نمونە لە هەڵەبجە، لە کەلار، لە هەر شوێنێکی تر. بەڵام ئەوانەی ڕێکخەری خۆپیشاندانەکەن بە تایبەتی ئەو خۆپیشاندانانەی بەو دوایەکە دەکرێت، ئەوەندەی خزمەت بە دەسەڵات دەکات، ئەوەندە خزمەت بە هاوڵاتیان ناکاتە. ئەندامێکی داواکاری گشتی هەرێمیش دەڵێت خۆپیشاندان داوایەکی ڕەوای هاوڵاتیانە و لە هەرێمی کوردستانیش بەپێی یاسا ڕێکخراوە. جاگەر بۆ موچە بێت یاخود بۆ هەر داواکاریەکی تیری ڕەوای هاوڵاتیان بێت، بەڵام ئەوانەی خۆپیشاندانەکان بەلاڕێدا دەبن بۆ بەرژەوەندی خۆیان، جا لە دەسەڵات بێت یاخود ئۆپۆزیسیۆن بێت، جێگەی قبوڵ نییە. خۆپیشاندانەکان دوو بەشە، بەشێکیان مۆڵەتەوە بە پێی یاسا بڕێواچێ، بەشێکیانیش سەرپێچی یاسایە، هەڵچوونێکە ئیتر نازانین. ینی بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان مافی خۆیەتی ناڕزایی دەربڕێ بەرامبەر دواکەوتنی موچە، بەرامبەر دابینکردنی خزمەت گوزاریەکان. بەڵام خەڵکانێکیش هەیە ڕەنگە ئەو مافە ڕەوایانەی خەڵکەکە بقۆزنەوە بۆ مەرامی سیاسی خۆیان، بۆ ئاجندای سیاسی خۆیان. ئەوە بەڕاستی هەر حەزبێک بێت لە دەسەڵاتیش بێ ئێمە قبوڵمان نییە. ئێمە وەکو داواکاری گشتی لە دژی ئەو شتانین. گەرچی سەرەتای خۆپیشاندانەکان بۆ داواکاری هاوڵاتیان بوو، بەڵام سەری لە سووتاندنی دام و دەستگاکانی حکوومەت دەرکردو کە ئەمەش هیچ پەیوەندیەکی نەبوو بە داواڕەواکانی هاوڵاتیان. بۆیە دەگوترێت ئەم خۆپیشاندانانەی کە دەکرێت ئەوەندەی خزمەت بە دەسەڵاتێکی گەندەڵ دەکات کە لەلایەن ئۆپۆزیسیۆنێکی ساختەوە ڕێک دەخرێن، ئەوەندە خزمەت بە مامۆستا و فەرمانبەران و موچەخۆران لە هەرێمی کوردستاندا ناکات. لە هەولێری پایتەختەوە ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.